ئیمامی سۆفیانی کوڕی عویەینە ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ قسەی خۆش گاڵتە و قسەی خۆش سونەتە، بەڵام بۆ ئەو کەسەی لە شوێنی خۆیان دایبنێ، شوێنی خۆی نەک بە کەیفی خۆ لە هەموو شوێنەکە سوحبەت بکەی. سوحبەتکردن دروستە، قسەی خۆش دروستە بە مەرجێ گاڵتەی تیا نەبێ بە خەڵکی، قسەی خۆشەکەی، بەڵام خەڵکەیە کاتێک کە سوحبەتەکە لەگەڵ کەسێکە گاڵتەی پێکا ئەو تۆ بۆ ناشرینی ئەو دەموچاوت وایە، ئەو بۆ قژت وایە، ئەو قاچت وایە، ئەو وەرگت وایە، سوحبەت و قسەی ناشرین و سوکاتی بە بەرامبەر دەکەت، هەمیش حرامە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی ئەو گاڵتەی بە خەڵک نەکردووە. خوا گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ هیچ ئافرەت و پیاوێک لە ئێوە با گاڵتە بە یەکتری نەکەن، لەوانەیە ئەو کەسەی گاڵتەی پێگرێتەوە باشتر بێ. ويل لكل همزة لمزة. خواهي قال فرمي ويل بو كسانة بي قالتا بخلقي دكن بإشارة بچاو اوا قال قالتا بي ليدا بيو رابيور اوا بإشارة بچاو يا بسري اما نها رشيد وزخي نكراو. ويل لكل همزة لمزة. إشارتك بچاوي بسري بوي كقالتا بكسيك بكري وسوكايتي بكسيك بكري. پیغمبر خواه فرمي صلى الله عليه وسلم مسلمان براي مسلمانا أفرمي لا يظلمه ولا يخذله ولا يحقره، نظلمي لك لبراكي خوي نسر شوري دكا نبسوكيش تماشايكا بس بو شري وخرابي إنسان بيغمبري خواه فرمي صلى الله عليه وسلم كبراكي خوي بكم بزانيت بوي أقدار بس صعبتش دروستا قصي خوش دروستا بمرجك سوكايتي ببرانبرتي أنا بيت وباشتو بون الناشريني خدڵی بریندارە بێ، خوا دروستی کردو، حەزەکە لە تۆ قۆزتر بێ، دڵنیا بە تۆی قۆزیش، دڵنیا بە هەموو دەموچاوت کرمەی خوا، پۆز بەچیوە لێدەی. بۆیە سوحبەتکردن ئەمە چەند خاڵێک و باسمان کرد، سوحبەتکردن دروستە بە مەرجانە، ئەگینا دروست نییە و حرامە، بۆیە ئەبێ ڕێز و حورمەت بگیرێ. ئەمەش ئیسلام دایناوە بۆ ئەوەیە کە ڕێز لە خەڵکی بگیرێت، خەڵکی بە ڕێز بێ و محتەرەم بێت. بۆیە سوحبەت و قسەی خۆش بکە، بەڵام لە شوێنی خۆدا بە پێی پێویست لەگەڵ کەسێکە کە شایستەی بێ و زۆریش نەبێ. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاء خيران كدوا. يا ربي خوايا يمني وآرامي ولات من بباريزي ئەوەی دڵسۆزی ئەم میلەتەی خوایە سەرکەوتوویکەی، ئەوەشی زڵم لە ئەم میلەتەکە خوایگیان لە ناوی بەری یا رب العالمین، خوایگیان بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنی، ئاخرمان بەخێر بگێڕی. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.